Family and Friends, Multi-Rom 1. Unit 8. Where's Grandma? Hello! سڵاتان لێ بێخەندکارە جوانەکانی من. ئەمڕۆ یونتێکی تازە خوێنین. لەم یونتە تازەیە چەند شتێکی زۆر باش فێرە بین. سەرەتا کلاسبووکەکانتان بخەنە سەر لاپەڕە 58. Classbook, Unit 8, page 58. Classbook, لاپەڕە 58, یونتی 8. با بزانین ئەم وشانە چین بەیەکەوە گویان لێ ئەگرین و ئەیڵینەوە و ئەیان خوێنینەوە. Listening 82. Listen and point. Kitchen, living room, dining room, bedroom, bathroom, garden, bathroom, kitchen, garden, living room, bedroom, dining room. ئەم شەشوشە تازەی کە ئێستا گوێمان لێگرت یەک بە یەک هەر شەشی بۆتانەکەم بە کوردی و واتاکەتان بۆ ڕوونەکەمەوە کە لای خۆمان چ وشەیەکی پێ ئەڵێین و واتاکەی چییە؟ با دەست پێ بکەین. کیچن. کیچن واتە چی؟ واتە مەتبەخ. مەتبەخ کوێیە؟ ئەو شوێنەیە کە دایکمان خواردنی لێ دروست دەکا. ئەو شوێنەیە کە خواردنی لێ دروست دەکرێت. کیچن مەتبەخ. کیچن مەتبەخ. داینینگ ڕووم ژووری نان خواردن. داینینگ ڕووم ژووری نان خواردن. دوایەوەی کە خواردنەکەمان حازرە بێت ئەچین لەکوێی خۆین؟ ئەچینە داینینگ ڕووم. لە هەنێک ماڵ هەر لە مەتبەخەکە شوێنی نان خواردن هەیە. لە هەنێک ماڵیش شوێنی بۆ جیاکراوەتەوە. هەموو خێزانەکە کۆبنەوە و ئەچنە داینینگ ڕووم ژوورێکی بچووکی خنجیلانەیە لەوێ نانەکەیان ئەخۆن. living room ژووری دانیشتن. living room ژووری دانیشتن. لە لای خۆمان لە هەنێک ماڵ living roomێکمان هەیە ژوورێکی دانیشتنمان هەیە بۆ خۆمان و جگەلەوە ژوورێکی ترمان هەیە کە پێی ئەوترێ ژووری میوان. بەگشتی ئەو شوێنەی کە تۆ لێی دانیشی کتێبی لێ خوێنیتەوە و سەیری تیڤیەکەیت و زۆربەی کاتەکانە لەوێ بەسەرەبەی پێی ئەوترێ living room واتە ژووری دانیشتن ئەو ژوورەی کە تۆ بە زۆری لەوێیت. لە هەنێک ماڵ هەردووکیمان هەیە لە هەنێک ماڵیش هەردووکی کراوە بە یەک ژوور. ئەتوانی بڵێ ژووری میوان نتوانی بڵێ ژووری دانیشتنەکە بەم شێوازە. bedroom. bedroom. bedroom واتە ژووری نووستن. ئەو ژوورەی کە لێی ئەخەوین. ئەو ژوورەی کە تایبەتە بە خەوتن تایبەتە بە نووستن پێوترێت bedroom. لە bedroom چی لێیە؟ سیسەم و پشتی و لێفەکانمانی لێیە جلەکانمانی لێیە کەواتە ئەم ژوورە پێوترێت چی؟ bedroom. bedroom. bathroom. bathroom. با بزانین ئەم ژوورە لە چی پێکات؟ توالێتی لێیە و شوێنی تایبەت بە خۆشتنی لێیە و دەشۆریشی لێیە. هەنێک کات غەساڵی جلشنەکەشمانی لێیە. ئەکرێت ئەم سێ شتەی کەوتم هەر یەکەی بەجیا شوێنێکی بچووکی بۆ دانرابێ و ئەشکرێت هەر سێکیان بەیەکەوە بێت. لە لای خۆمان هەنێک ماڵ هەیە جیایە هەنێک ماڵ هەیە هەمووی بەیەکەوەیە. بەگشتی هەر هەمویان بەیەکەوە پێیانەوترێت bathroom واتە گەرماوە و توالێت و شوێنی دەشتن. bathroom. garden. garden. garden واتە چی؟ واتە باخچە. لە باخچەیە چیمان هەیە؟ flowers, trees. لە باخچەیە گوڵمان هەیە دارمان هەیە مێز و کورسی ناو باخچەکەمان هەیە. لە باخچەیە لە بەهارانە چی لێیە؟ پەپولەی ڕەنگا و ڕەنگی جوان جوانمان هەیە بەتەفلایمان هەیە. garden باخچە. garden باخچە. گوڵەکانی من
ئەمە واتای ئەم وشە تازانە بوو بە کوردی. ئێستا جارێکی تر گوێ لە ئۆدیۆکە ئەگرینەوە و ئەم وشانە بەیەکەوە ئەڵێنەوە. So, you have to listen and repeat. گوێ ئەگرین و ئەیڵێنەوە. Listen and repeat. Kitchen. Living room. Dining room. Bedroom. Bathroom. Garden. Listening 83. Listen and chant. Kitchen, kitchen, kitchen. Living room, living room, living room. Dining room, dining room, dining room. Bedroom, bedroom, bedroom. Bathroom, bathroom, bathroom. Garden, garden, garden. House. This is my house. 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 There are roofs, windows, and a door. The roof is red. Roof. Roof. There are many windows in my house. Window. Window. The door is large. Door. Door. Look, there is a beautiful garden. 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 The car is parked in the garage. 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 This is the living room. Living room. Living room. There are television, sofas, and a bookshelf. There's a soft carpet on the floor. Carpet. Carpet. Sofa. Sofa. Bookshelf. Bookshelf. Television. Television. This is the kitchen. 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 There are a stove, a refrigerator, and a table. There are dishes, spoons, forks, and knives on the table. Stove. Stove. Refrigerator. Refrigerator. Dish. Dish. Spoon. Spoon. Fork. Fork. Knife. Knife. This is the bathroom. 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 There are a tub, a toilet, and a sink. There are some soap and towels too. Toilet. Toilet.
Tub. Tub. Sink. Sink. Soap. Soap. Towel. Towel. This is my bedroom. 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 There are a bed, a blanket, and a pillow. Bed. Bed. Blanket. Blanket. Pillow. Pillow. House. Roof. Window. Door. Garden. Garage. Living room. Carpet. Sofa. Bookshelf. Television. Kitchen. Stove. Refrigerator. Dish. Spoon. Fork. Knife. Bathroom. Toilet. Tub. Sink. Soap. Towel. Bedroom. Bed. Blanket. Pillow. Class Book Unit 8 page 58 number 3 Class Bookەکەتان لاپەڕە 58 سێیەم با گوێلەگرین. Listening 84. Listen and read. Look! I've got a certificate for good work at school. Well done, Rosie. Go and show your family. Where's Grandma? Is she in the kitchen? No, she isn't. Are Dad and Billy in the living room? No, they aren't. Surprise! Well done, Rosie. Thank you. گوڵەکانم ئێستاش ئەم ڕیدینە بەیەکەوە ئەکەینەوە بە کوردی با بزانین واتاکەی چییە. 84. Listen and read. Look! I've got a certificate for good work at school. Well done, Rosie. Go and show your family. ڕۆزی لە مەکتەبیەتەوە ئەڵێت دایکە سەرکە بڕوانامەم وەرگرت لە بەرەوەی ئەمڕۆ کارێکی باشم کردووە لە مەکتەب بۆ کارێکی باش لە مەکتەب کە کردومە. دایکی شیڵێت ئافرین ڕۆزی بڕۆ پیشانی خێزانەکەتی بە خێزانەکەت مەبەستی کێیە باوکی و نەنکی و باپیری و براکەی. Where's Grandma? Is she in the kitchen? No, she isn't. ڕۆزی ئەڵێت داپیرە لەکوێیە؟ ئەو لە مەتبەخەکەیە؟ دایکیشی ئەڵێت نەخێر لەوێ نییە. Are Dad and Billy in the living room? No, they aren't. Surprise! Well done, Rosie. Thank you.
ڕۆزی ئەڵێت باوکم و بیڵی لە ژووری دانیشتنەکەن؟ دایکی ئەڵێت No, they aren't. نەخێر لەوێنین. دوای ئەوە ڕۆزی لەگەڵ دایکە ئەچێتە دانین ڕوومەکە بۆ ئەوەی سیر بکە کە خێزانەکەی لەوێن داپیری و باپیری و باوکی و براکەی کاچێتە ژوورەوە هەمویان بەیەکەڵێن سورپرایز. نەنکی پێڵێ ئافرین ڕۆزی ئەویشەڵێ سپاس کەواتە سپرایزیان بۆ کرد لە بەرەوەی ئەو کارە باشەی کرد لە مەکتەب. گوڵەکانی من یەکەم هۆمۆرکی ئێوە ئەم وشانەیە لە دەفتەرەکەتانە بینووسنەوە. kitchen, living room, dining room, bedroom, bathroom and garden. ئەم وشانە لە ناو دەفتەرەکەتانە بینووسنەوە لە سەری سەرەوە نووسی kitchen هەتاوەکو خوارەوە چەند جارێکی نووسیتەوە و خەتیش پەڕێنن ئەگەر دەفتەرەکانیشتان خەتی ئینگلیزیە و هیچ خەتپەڕانێکی ناوێت. My dear students, write these words in your notebook, all of them. This is your first homework. This is one of your homeworks.